ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان موشک ئاسا بەرز دەبێتەوە. بەهۆی لێکەوتەی نەرێنی و زیانەکانیشەوە بەشێک لە وڵاتان هەنگاوی کرداریان بۆ قەدەغەکردن یان سنووردارکردنی ناوە. ئوسترالیا وەک یەکەم وڵات لە جیهاندا بڕیاریدا بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی بۆ هەرزەکارانی خوار تەمەن 16 ساڵ قەدەغە بکات. ئەم قەدەغەکردنەش هەریەک لە تۆڕەکانی فەیسبوک، ئینستاگرام، تیکتۆک، ئێکس، یوتوب، ڕیدیت و سناپچات دەگرێتەوە. ئەمەش گرنگی پێدانی بەرفراوانی نێودەوڵەتی بە دوای خۆی داهێناوە. کۆمپانیای مێتا ڕایگەیاندووە لە ماوەی هەفتەیەکدا لە مانگی 12 ساڵی 2025 زیاتر لە 544,000 هەژماریان سڕیوەتەوە کە خاوەنەکانیان لە خوار تەمەن 16 ساڵیەوە بوون. لەو ڕێژێش 330,000یان لە ئینستاگرام و 173,000یان لە فەیسبوک و 40,000یان لەسەر تۆڕی سریدز بوون. کۆمپانیای مێتا لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بەوەش داوە بە شێوازی قۆناغبەندی پابەندی یاسانوێیەکەی ئوسترالیا دەبن ڕاشی گەیاندووە. کێشەیان بۆ دروست بووە لە دیاریکردنی تەمەنی بەکارهێنەران لە ڕێی ئینتەرنێتەوە. حکوومەتی ئوسترالیا دانی بەوەدا ناوە تەنیا بڕیاری قەدەغەکردن ناتوانێت بە تەواوی ڕێگە لە نەوجەوانان بگرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دوور بکەونەوە. ئەوانەشی کە لە بڕیارەکە ناڕازین دەڵێن بەکارهێنەران دەتوانن ڕێگەی دیکە بدۆزنەوە و بەکاری بێنن بۆ ئەوەی خۆیان لە قەدەغەکردنەکە لابدەن یان دەکرێت پەنا بۆ ماڵپەڕی دیکە ببەن. هەر بۆیە مێتاش داوای کردووە دەسەڵاتدارانی ئوسترالیا لەگەڵ کۆمپانیا تەکنەلۆژیەکان هەماهەنگی بکەن بۆ ئەوەی بڕیارەکە بە باشی سەر بگرێت. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی نووسیوێتی ئەزموونەکەی ئوسترالیا لەلایەن وڵاتانی دیکەشەوە چاودێری دەکرێت، بە تایبەت بەریتانیا چاوی زۆر لەسەرەتی. بەو پێی حکوومەتی پارتی کرێکاران فشارێکی زۆری لەسرە بۆ ئەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە نەوجەوان و هەرزەکاران قەدەغە بکات. هاوکات هەفتەی ڕابردوو ماهینۆر ئۆزدەمیر گۆکتاش وەزیری خێزان و کاروباری کۆمەڵایەتی تورکیا ڕایگەیاند پرۆژە یاسایەکیان ئامادە کردووە و لە کۆتایی ئەم مانگەدا ڕەوانەی پەرلەمانی دەکەن کە تایبەتە بە قەدەغەکردنی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ منداڵانی خوار تەمەن 15 ساڵ. جەختیشی کردەوە نابێ ڕێگە بدەین کە تۆڕە کۆمەڵایەتیەکان منداڵانمان وەک کاڵای بازرگانی بەکار بهێنن. لە عێراقیش بەپێی داتای فەرمی وەزارەتی گواستنەوەی عێراق ڕێژەی بەکارهێنەرانی ئینتەرنێت لە سەرەتای ساڵی 2025 لە 83 کۆی دانیشتوانی تێپەڕاندووە. لەم ڕێژەیەش لە 98یان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن. بەپێی زانیاریە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان ڕێژەی بەکارهێنەران لە ناوەڕاست و باشووری عێراق زیاترن و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش چاودێری ئەو تۆی شێوازی بەکارهێنەران ناکەن.